سلااوتان لێبێ زۆر بەخێر بێن ئازێتان کێشە من سعدم سعد سالم بەڕێوبەر و دامەزرێنەری یەکێ لە دامەزرێنەرەکانی کۆمپانیای وایت سپیس. وایت سپیس کۆمپانیایەکە لە بواری براندینگ و دیزاینا کارەکە. 2 ساڵە بێ بەشی دووەمیشمان لانچ کردووە کە ئێستا شەریکم خەریکی ئەو بەشەیە بەشی میعماریمان هەیە کە زۆر ڕیکۆمەندی ناکەم دوولایانی زۆر جیاواز لە بیزنسا بگرن بەزیتر طبیعەتی ژیان وایە هەنێ جار هەنێ شتەکەی کە خۆت زۆر لەگەڵیانیت. چیرۆکی دامەزراندنی وایت سپیس ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2020 لەگەڵ کۆڕۆنایە لە شوێنێک ئیشمە کرد تۆزێ کێشە و شتی تێکەوت ئیتر وازم هێنا تقریبان مانگی 3 2020 بوو 2 مانگێک بێ ئیش بوو کارێکی وام نەبوو ئۆنلاین هەنێ ئیشمە کرد هەنێشتم بۆ برادرانە کرد چکە خۆشم دیزاینەرم کە ئەوە بوو لەگەڵ کاک محەممەدی شەریکمە پێش چەند ساڵێک قسەمان کردبوو باسی دامەزراندنی کۆمپانیا و ئەم شتانەمان کردبوو بەڵام هەردووکمان زۆر حەزمان لێ نەبوو چکە ئیدارەکردن و بەڕێوەبردنی کۆمپانیا سەر ئێشەیەکی زۆری زەعاجە کەسیشمان ئیداری نەبووین هەردووکمان حەزمان لەوە بوو لە پشتی کۆمپیوتەرەکە بین و ئەلەم شوێنە نەبین مەسەلەن تایبەت خۆم بەڵام چەند جارێ تاقیمان کردبەوە لەگەڵ شوێنی جیاواز ئیشمان کرد لەگەڵ کەسانی جیاواز ئیشمان کرد هەستمانە کرد ئەو ڤژنەی ئێمە هەمانە ئەوان ناتوان بیهێنە دی ئەبێ خۆمان دەست پێ بکەین ترەوە بوو مانگی 5 دەستمان پێ کرد لەگەڵ تاوابوونی کەرەنتینەکە هینێکی زۆر شێتانە بوو نە کلاینتمان هەبوو نە پارەمان هەبوو نە هیچ شتێکمان نەبوو بەڵام دەستمان پێ کرد خۆم شخصی 200 دلارم لە گیرفانە هەبوو کاک محەممەد پێم وتبوو کرێ ئەم مانگە ئەگەر هات ئەبێ خۆت بیە من علاقەم نییە وتی خەمت نەبێ بەس ئەلحەمدوللا کە دەستمان پێکرد توانیمان ئیش بکەین پارەمان پێیا کرد و خستمانە ناو ئیشەکە تقریبان بۆ ماوەی 6 مانگ کەسمان وەکو فاوندەر ڕاتبمان نەبوو فریلانسمان هایەرە کرد خۆمان ئیشمانە کرد طبعا لە سەرەتای بزنس هەتا دواییش هەروایە ئەوەندە کڵاوی جیاوازە خەیتە سەرت ینی ڕۆژێ دیزاینەر بووم ڕۆژێ HR بووم ڕۆژێ مارکتینگ بووم ڕۆژی کۆپیڕایتەر بووم هەموو جۆرە ئیشێکمان کرد یەکێ لە کلاینتەکانمان کۆنەکانەوە لێرە دانیشتووە براندینگێکمان کرد خۆی بە پێی کۆستی تەبیعی ئەبوایە زۆر زیاترمان وەرگرتایە بەس لە بەرەوەی کۆمپانیایەکی تازە بووین پێویستمان بە پۆرتفۆلیۆیەکی بەقوتر هەبوو سەکریفایسمان بە خۆمان کرد وتمان کێشە نییە بە سعرێکی زۆر کەمترە ئیکەین ئەو بۆ ئیشەمان کرد ئێفۆرتێکی زۆرمان خستە ناو کارێکی زۆرمان تێ کرد دوایەوە کۆمپانیای کۆڕک هات بۆ لامان قسەمان کرد و باسی ریبراندینگمان کرد لەگەڵ یانە وتیان سامپڵی ئیشتان چییە بەهۆی سامپڵی ئەو ئیشەی کە بە هەرزان کردبوومان ئیشەکەی کۆڕکمان وەرگرت لەبەرەوەی ئەوە نەبەدڵیان بوو فەلێرە ئەوە فێربووین هەنێ جار بۆ دروستکردنی پۆرتفۆلیۆ و علاقات ئەبێت هەنێ جار سەکریفایس بە هەنێ شتی مادی بی بۆ هەنێ شتی تر طبعا هەموو کاتێ باش نییە وابزان پرۆژێکتەکە نەمان بینی لە ڕاستیە بەس ئیشی خۆی کرد لای ئێمە دوایەوە طبعا ئێمە 2 کەس بووین هەر خۆمان کۆمپانیا بە 2 کەس بەڕێوە نابرێت بتەوێت ئیشی جوان و گەورە بکەی زەحمەتە یەکێک لە زەحمەترین شتەکانی کە هەستا ئێستاش یەکێکە لە زەحمەترین ئەوەکانی بەڕێگەمان دروستکردنی تیمێکی بەقوت ستافێکی شارەزا کە بتوانێت ئەو ڤژنەی کە تۆ لە خەیاڵتایە بیهێنێتە دی طبعا ئێمە بەو ئامانجە دامەزراین کە هەدەفمان ئەوە نەبێت دیزاین و کوالتی ئیشمان وەکو کەسانی دەوروبەرمان بێ ئێمە بەردەوام سێری ئیشی ئەوروپیمانە کرد ئەمریکیمانە کرد حتا خەلیج لەو کاتەیە کە زۆر تەتەوری کرد بوو سێری ئەوانەمانە کرد خۆمان بەوان مقارنە کرد ئەماویست یان لەوان باشتر بین یا وەکو ئەوان بین فەرقێکمان نەبێت ئەشماوت یعنی ئایا بۆ لە کوردستان یان بۆ لە عێراق ئەبێ ئەو فەرق و جیاوازیە گەورەیە هەبێ ینی فەرقێکی وامان نییە ئیتر ئەوە بوو کە بە دوای تیمە ئەگەڕاین ئەو مێنتاڵەتیە ئەو تەریقەی بیرکردنەوەیە زۆر زەحمەت و دۆزینەوەی ئیتر تقریبا لە پرۆسەسی تیم دروستکردنە چەند جارێک هەڵسان و دابەزمان کردووە چەند جارێک تیمەکە هەمووی بەجێهێشتووە و تیمی تازاتوە طبعا بەجێهێشتنەکەش زۆربەی جار سەبەبی ئەوە بۆ پلانی تریان هەبووە خۆیان یان ڤژنێکی جیاوازیان هەبووە لەگەڵ ئێمانە گونجاوە یەکێ لەو شتانەی کە کۆمپانیامان دامەزران زۆر ئەزێتمان بوو لەگەڵیا دۆزینەوەی
نقطەی جیاوازی لە بینی من و کەسانی ترە چونکە زۆر کۆمپانیا هەیە لەوانەیە خۆشتان زۆر بیستێتانیان بۆ وڵاتان ئەڵێن کوالیتی ئێمە زۆر کوالتین ئێمە زۆر کوالتین ئێمە کوالتیمان جیاوازە طبعاً کوالیتی شتێکی ناتوانین بیپێوی لای من شتێکە لای ئێوە شتێکە لای کەسێکی تر شتێکی ترە ڤالیۆکەی ئەگۆڕێ فە تۆ کاڵی کوالیتیم کەسەکە لێت تێناگا ئەوە چییە فە لە سەرەتا ئەماوت ئایا نقطەی جیاوازی ئێمە چییە طبعاً لە ماوەی وابزانم 3 ساڵ بە دوای نقطەی جیاوازی ئاگەڕین طبعاً هەنە جیاوازیمان هەبوو بە زۆر بەرجەستە نەبوو یان بەردەست نەبوو هەتا تقریبا لە ساڵی 2023 ئەخیرەکانی 23 نقطەیەکمان دۆزیۆ کە لە وەختەوە خەریکین قووەتی زیاتری پێدەین لە براندینگا کە ئیشی سەرەکی ئێمەیە ملاحەزە ئەومان کرد کە لە فەزاعەکەیە دەسپەیسی براندینگە چیرۆگوتنەوە یان ستۆری تێڵینگ زۆر زەعیفە لۆگۆیەک بۆ کابراکە ڕەنگێک هەڵەبژێرە خوا لەگەڵ و خوا حافیز بەس ئێمە وانە ئێمە محاولەکەن ئێستا هەر براندێکە دروستیەکەین بە استراتیژی دەست پێ بکەین دانانی براند استراتیژی نەک مارکتینگ ئەم دووشتە زۆر گیان دوایەوە براند استراتیژیەکە دروستکەین چیرۆکێ بۆ براندەکە دروستکەین ئەم براندە بۆ چییە هەدەفی چییە طبعاً یەکێ لەو شتانەی من پێش وایت سپیس کۆمپانیایەک ترم دامەزراندە بوو لە 2016 پرسیارێکی لێکردم برادرە جارێ وتی ئێوە هەدەفتان چییە ئەمت هەدەفی چی کاکە ئەم قسە قۆڕە چییە پارە پیاکردن نییە 2022 بوو وابزان بۆم دەرکەوت چەند غەڵەتە ئەم بیرکردنەوەیە یعنی پارە وایە هەدەفی هەموو بزنسێکە بەڵام ناکرێ هەدەفی ڕئیسیت بێ ئەبێ هەدەفی دووەم و سێمت بێ ئەو ئیشەی کە یەکێ ئەو کوالتەی کە پێشکەشیەکەی ئەبێت ببێتە هۆی پارە پیاکردنەکە پارە پیاکردنەکە هەنێ جار دووەم و سێمە پێڵێن بە ئینگلیزی بای پرۆداکت ئۆف یۆر وەرک هەدەفمان لەو کاتەوە ئەوە بووە پارە پیاکراوە خراوەتەوە ناو بیزنسەکە زۆر جار ئەم قسەیە کرێ لە بیزنساڵێن ساڵی یەکەم زۆر زەحمەتە من شەژمانگی یەکەمم زۆر ئاسان بوو یعنی هەر لە خۆی ڕۆشت بەڵام ساڵی یەکەم بەجددی یان دوای شەژمانگەکە ئەوە بوو زەحمەتێکە پەیدا بوو ستافم هەبوو کۆستم هەبوو ئەکسپێکتیشن بەرەبەرە لای کلایەنت پێیا بوو ئیتر کۆستێکی زۆر هەبوو لەسەرمان ئایا چۆن ئەمڕۆ بگەین بە بەیانی و ئەو مەسروفە دەربێنینەوە ساڵی شەژمانگی یەکەم مەجموعە پارەیەکمان سەرف پیا کرد من و شەریکم لە باتیەوەی هەڵی گرین بۆ خۆمان لە ئەخیری ساڵەکە هەمومان بەجێشت دەستمان لێ نەدا بەس تۆ زێڕاتبێکی مانگانە تا بژین هەڵمانگرت و ئەوی ترمان بەجێهێشت ساڵی یەکەم هەتا شەژمانگی یەکەم بەهۆی ئەو پارەیەوە توانیمان بەردەوام بین چەند جارێک چوینە ناقسۆ لە حسابات بەڵام بەهۆی ئەو پارەی کە بە باکەپ هەمان بوو توانیمان بژین تر ئەوەیەکێکە لە هینەکانی پۆلیسیەکان لە شەریکە هەیە هەر ساڵێک کە تەواو بێت حسابات قەت نایڵێ پارە هەمووی بێتە دەرەوە بەشی چەند مانگی هێڵینەوە خۆی هێڵفیەکەوەیە بەشی 6 مانگ هەتا ساڵە 2 ساڵ بهێڵی تۆ لە ناو حساباتە بەڵام ئەوە بۆ بزنسێکی سەرەتا زۆر زەحمەتە شتێکی تر کە دیقەتم داوە لە بواری بزنسکردنە ئەوەیە دوو جۆرە بزنس هەیە یەکێکیان ئەوەیە توانین دەست پێکەی بی ئەوەی پارەت بەردەست بێت بە ئەفۆرت و بە تاقەی خۆت ئەتوانی گەورەی بکەیت نەوع بزنسێکی تر هەیە پارەی زۆریە بێت زۆر بەمان بیر لەوەی دووەمەکەینەوە فەندینگ مەوێت پێویستم بە یەکێکە ئینڤێستەر بێ ناتوانم لە بەرەوەی پارەم نییە بەڵام هەنێ نەوع بزنس هەیە ئەتوانی دەست پێ بکەی وەکو ئەوی ئێمە ئەکرا ئۆفیسیشمان نەبێ ینی ئەو پارەی ماگانە کە لەسەرمان بوو سەرەتا بەس ئۆفیسەکە بوو ئەکراوەشمان نەبێ بەڵام ئەوە بوو هەبوو بۆیە بەکارمانەیەنا ئەکرا لە ماڵەوە ئیش بکەین کرا لە کافێ لەگەڵ کلاین میتینگ بکەین کێشەمان نەبوو بەڵام ئەتوانی بە $0 دەست پێ بکەین بەم بزنسە هەمووی ئەوەیە ئایا خۆت یان ئەو کەسانی کە لەگەڵتان چۆن بەردەوامی ئەدەن بە ئیشەکە لایەنێکی تری زۆر مهم لە ئیشە لایەن کاریگەر تیمەکەیە لەگەڵ ئەو کللتورەیە کە لەناو کۆمپانیا دروستەکەی ستایمە وەکو کورد کللتورێکمان هەیە جیاوازە لەگەڵ عەرەب یان لەگەڵ هەر وڵاتێکی تری دەوروبەرمان حتا کوردانی ئێرە لەگەڵ کوردانی ئێران لەگەڵ کوردانی سووریا کللتورمان جیاوازە ئەمە چییە؟ ئەو منطقەیە ئەو زۆنەیە کە تۆ ئیکاری تیاکەی کە بچووکێکەینەوە هەموو جارە کللتور هەیە حتا لە کۆمپانیایە کە مەسەن 5 کەسن 10 کەسن کللتورێکی تایبەت هەیە فەیەکێ لەو ئیشانەی سەرەتا کردمان ڤیژنم نەبوو لە کۆمپانیا میشن ستەیتمنتم نەبوو بەڵام براند کەڵچەرم هەبوو
زۆر بەلامەوە مهم بوو کۆمپانی کەڵچەرم هەبوو هەر مۆزەفێکم وەرەگرت یەکەم جا خۆم ڕڤی براند کەڵچەرەکەمە کرد ئایا ئەم کەسە لەگەڵ ئەم کللتورە ئەگونجێت یان ناگونجێت دووەم یعنی هەنێ جار سکیڵەکەیم زۆر پێویست بوو بەڵام شخصیەتەکە ئێستا کرد لەگەڵ یان ناگونجێ ئەوە بوو هایەڕم نەکرد هەتا کەسێکمە دۆزیۆ کە ئەگونجێ زۆر جار کەسمان هێناوە لە مەرحەلێکی زۆر سەرەتایی یا بووە لە ئیشیا کە ئێمە لیڤڵێکی زۆر بەرز ئاوتپوتمانەویست لێی بەڵام بەرەبەرە لەگەڵمانە بە جوهدی خۆی و ئێمە فێر بووە گەشتۆتە ئەو مەرحەلەی کە بتوانێت ریزڵتێکی زۆر باشی هەبێت زۆربەی ئیشەکانی وایت سپێسی شتایکەن پرۆدەکتی ئەوانە ئەوان دروستیان کردەوە بەدەستی ئەوان دروستەکرێ کە چەند ساڵێک پێشستا لە سەرەتای ئیشەکەیان نابوون طبعاً ئەمەش بۆ سەرکەوتوو بووین لەمەیان چکە خامەکەیان ئێمە پێڵێن خام لە لای خۆمان خامەکەیان باش بوو حەزی ئەوەیان هەبوو فێر ببن پاشنێکی زۆریان هەبوو حەزێکی زۆریان هەبوو لە فێربوون لە کارەکەیە و تقریبا حەزێکی شێتانەیان هەبوو بۆ ئەم ئێشەی ئێمە یعنی خۆم هەنێ جارە وتکاکە بەسە بڕۆن ئیسراحەتکەن ئەوان هەریان ود نا حەزەکەین فێر بین ئیشیانە کرد لەگەڵ ئەمەشە کە ساڵانیەت و ئەڕوا تۆ وەکو بزنس ئۆنەر ئیشت ئەوە نییە کە لە جێ خۆتا دابنیشی و چاوەڕێوی تیمەکەت ئیش بکەن من وەکو خۆم کە بزنسم دامەزران سەرەتاوتم کەسمان حەزمان لە ئیدارەکردن و مانجمنت نەبوو بەڵام کە تۆ شەریکت عاتن لەگەڵ یەکێک کاگە شەراکەت بکەی زۆر جار ڕکۆمەند دەکرێ عکسی یەک بن یان ئەم شتێ پڕکاتەوە تۆ فەراغێ پڕکەیتەوە بەس من و شەریکەکەم کە دەستمان پێکردمان نەفسی فەراغمان پڕە کردو فەمە زۆر کێشەوە بەڵام من چەند ساڵی پێشوو دانیشت بووم لەسەر سێلز مارکتینگ نیگۆشیشن سکیلز ئەم جۆرە هینانە خوێندە بووم سێری ڤیدیۆمە کرد زێری ئەوەمە کرد بەڵام ئاکتیڤلی ئیشم پێ نەکرد ناچوم بڵێم بیخەمە پراکتیسەوە یان بیخەمە ڕۆژانەوە ئەوە بوو کە وایت سپیسمان دامەزران ڕۆژە لەگەڵ محەممەدا قسەمان کرد ئەموو تۆ بە مدیرەوەی تۆ بم تر لە ئەخیرا من توش بووم ئەوە بوو کە توش بووم هەستم کرد ڕسپۆنسبلێتێکی زۆرم لەسرە مەسئولێتێکی زۆرم لەسرە زیاتر دەستم کرد بە خوێندن و خوێندنەوە و سێرکردنی ڤیدیۆ لە مەجای دیزاینانە تقریبا دیزاینم تۆزە ئێمال کردووە لە مەجای بەرەپێدانی خۆم وەکو بەڕێوبەرێک چکە تۆ کە بەڕێوبەری زەحمەترین ئیشی بەڕێوبەر ئەوەیە کە ئیدارەی مەواردی بەشەریەکە هیومەن ریسۆرسەکانی کە لە بەردەسیاتی هیومەن ریسۆرسیش لە چی پێکاتون هەمووی شعور و مەشاعر و ئیمۆشنە تۆ ئەبێ بزانی چۆن بەڵانسی ئەم شتانە ئەەکەی لەوانەیە ئەمڕۆ ئەو مۆزەفەتیە بۆ دەوام جەوی نەبێت طبیعیە هەمومان بەشەرین خۆشمان واین سڵفە ئەو ڕۆژە شتێک ڕوویاوەیان لەوانەیە هیچی ڕووی نەدابێت تۆ جەوت نییە ئەبێ بزانی چۆن تەعامل لەگەڵ ئەم کەساکەی ناکرێ هەموو ڕۆژێت چاوەڕێبی 120% تاقی خۆی بیابەتەوە ئێمە لە کۆمپانیا چەند هینێکمان هەیە چەند ڕوڵێکمان هەیە کە محاولەکەین خۆشمان وەکو بەڕێوبەرەکان یان بەڕێو ئیدارە احترامی بگرین مثلا من محاولم کردووە قەدر الإمکان ئۆڤەرتایمم نەبێت کە ئیشەکەمان زۆر ئۆڤەرتایم داواکە بەڵام ئۆڤەرتایممان نەبێت ڕۆژی ئیشکردنمان 5 ڕۆژ بێ لە هەفتەیەکە لە باتی 6 کە هەموو جارە کڵایەنتەکانم کێشەیان لەگەڵ ئەما هەیە بۆ 6 ڕۆژ ئیش ناکەن چکیانێ بەردەوام ئیشکەن طبعاً ئەوەش لە تێستێکەوە هات ساڵی 2021 بوو مانگینۆ بوو ڕۆژێک هەر لە خۆمەوە وتم لەم هەفتەیەوە شەمان ئۆفە یعنی هەر هیچ پلانمان بۆ دانە نابوو شەمانمان کرد بە ئۆف پرۆداکتیڤیتی نەکچوویە خوارە بەرز بوویەوە حتا بۆ خۆشمان چکە کەسەکە جمعە کارواتەوە ماڵەوە ئیسراحەتێکە کا شەمە هەناسەیەک هەڵەبژێ یەکسەر چاوەڕێ نییە بەیانی بێتەوە ئیش بۆ تۆ بکات دیسان تۆزێ مەجای هەیە بژیت لە ژیانی خۆیان اینجا دوایی بێتەوە طبعاً لەگەڵ ئەمەشە سیستەمی ئیجازات و وەرگرتنی هین نەخۆشی ئیجازەی نەخۆشی ئیجازەی دایکایەتی مەسەلەن ئیجازەی بەڕاتب بدون ڕاتب هەمووی لە ناو کەلتورەکەیان نووسراوە و مەزبوط کراوە لانسکەیپی بزنس لە کوردستانە جیاوازی زۆر بەخۆیە بینێت یعنی ئەو ساڵەی من دەستم پێکرد لەگەڵ ئێستاە ماشەڵڵا فەرقی زۆرە ئەو ساڵانەی پێش منیش فەرقی زۆر بووە مەسەن ساڵێک هەبووە کوردستان هەبی بزنس بووە لە عێراق ئێستا بەغدادە هەموو کۆمپانیا گەورەکان ئەڕۆم بەرەو بەغدا لە بەرەوەی پارێکی زۆر لەوێ هەیە و ئیشێکی زۆر لەوێ هەیە و داواکاریکی زۆر لەوێ ئەگەر بزنسی تازە داواکەن ئەبێ بیر لەم شتانەش بکەینەوە کە تۆ بەس لە زۆنە بچووکەکەی خۆتا ئیش نەکەی ئەتوانی گەورەتر بیر بکەیت تۆ گەورەتر ئیش بکەیت
بەس کوردستان نییە بەس کەسەکانی دەوروبەرت نییە. شتێکی تریش کە دیقەتممە علاقات دروستکردن و کۆنێکشنەکانە کە هەمانە طبعاً مارکتینگ ئیشی خۆیەکە بەڵام بۆ بیزنسی وەکو ئێمە مارکتینگ ئەوەنە بەقوت نییە. علاقاتە شخصیەکان و ئەو کۆنێکشنانی کە هەتە زۆر ئەوەکە ئێمە لە وایت سپیس بێجگە لە پیجی سوۆشیال میدیا ئینستاگراممان کە زۆر ئاکتیڤە یەک شتی ترمان نییە بۆ کۆمونیکیشن لەگەڵ کڵایەنتە یان خەڵک بیبینێ پێشەوەی بێ بۆ لامان. فهەمووی بە علاقات دروست بوو حتاوەکەوەی کۆڕەکەوەی پێش کۆڕەکیش کە سەرەتامان بوو هەمووی لە ڕێی کۆنێکشن و علاقاتەوە بوو کە چەند ساڵانی پێشوو دروست بوو. تەمان علاقات معنای ئەوە نییە تۆ بڕۆی لە کەسەکە داوا بکەیت و پوشی بکەیت و ئەوەیە هەنێ جار علاقاتێکی بەسیتە یان لە ئینگلیزیا پێڵێن جێنوین کۆنێکشن کۆنێکشنێکە لە بینی ئەم کەسانە کە مەسلحەتێکی لە دوانیە بزڵبت وایە من مەسەن لەگەڵ هەنێ کەسە مەسلحەتی بزنسم هەیە بە شرت نییە بەس وەکو بزنس سێری ئەم کەسە بکەیت ئەکرێت لە لایەنی ترۆلێکی بیتەوە و علاقەیەکی باش دروست بکەیت دوای مەسەن لەوانە 6 ساڵی تر ئەم کەسە پێویستیەکی هەبێت بێ بۆ لای تۆ ئەو بزنسەی تۆ ئەو پێویستی بۆ پڕکاتەوە چکە زۆربەی جار خەڵک پرۆدەکت سێڤیس کۆمپانیان لەبیرەچێ بەڵام ئەو شتانەی کە لە ژیانی ڕۆژانیان ڕوئەدا ئەو علاقە بە قوتانەی کە ڕوئەدا بیریان ناچێت بە ئاسانی. دەستخۆش طبعاً ستەدیەک هەیە بزڵبت ڕقەمەکەی نازانم بەڵام ئەڵێن ئەو کەسانی کە پارتنەریان هەیە سەدایەکی زۆرە فەشەلێهێنن کە ئەمە ڕاستیە کە هین ناکرێت چکە من خۆشم شەریکم هەبووە لە بزنسی پێشومانە هەرێکی و ڕێی خۆی گرتووە ئێستا طبعاً زۆر حساسە بەڵام هەرچەند باشیش هەڵی بژێری هەر لەگەڵ گەورەبوون و گەورەبوونی کۆمپانیا من ئەو نەسیحەتە کەم ئەگەر بکرێ لەگەڵ برادری زۆر نزیک تا شەراکەت نەکەی چکە برادەرایەتێکە و زۆر مهمترە لە شەراکەتەکە لە دەستیانەدەی ئەو هینە چکە کە پارە هاتە بینتان یەکسەر بەشەر ئەگۆڕێت زۆر غەریبە من یەکێ لەو شتانەی کە وای لێ کردم سیقەم هەبێ لەگەڵ محەممەدا ئیشێ بکەم ساڵی 2017 بوو شتێکیەوە بوو زۆر خیبرەی لەو مەجالان نەبوو من هەم بوو وتی ئەتوان یارمەتیم بی طبعا من ئەم شتە وەکو یارمەتی برادرانە هیچ بیرم لێ کردو دوسێ جار کۆڵێکمان کرد تەلەفۆن بوو ئەمانە شتەکەم پێوت و ئیشەکەی کرد و شتێکی زۆر جوان و مەزبوطی کرد بۆ کڵایەنتەکەی و هین کرد من لێرە تەواو بۆ ئیشەکەم یارمەتی برادێکی خۆم ماوە محەممەد تا هیچ ئەکسپێکتی چم ناکە ڕۆژێ هاتووم تەقەی لە دەرگایەوە وڵا کاکەەوە حسا حەقی تۆ لە ئیشەکە حەقی چی کاکە من یارمەتی تۆیە یعنی هیچ بەتەمای بە زۆر ئەو پارەی هەر پێدام من خۆم داوام نەکرد بوو ئەمە لێرە سیقەیەکی بۆ من دروست کرد لەم کەسە لەم شخصە کە وایە من هیچ ئاگام لێ نەبووە ئەم پارەی وەرگرتویان چەنی وەرگرتویان چەنی بۆ من داناوە هیچ ئەکسپێکتم نەکرد بدا بە من بەڵام وای لێ کردم سیقەیەکی زۆرم هەبێت چکە باسی پارەکەین ئاتەن خەڵک لە پارەیە تۆزە هینە کە ئەمەی کرد ئیتر من ئەو هینەم هەبوو کە بتوانم لەگەڵ محەممەدا کێشەی پارە حتا بکرێ کەم بێت ئەو سیقەی بە منە من کێشەی پارەم نەبێت لەگەڵ یاوشتی لێ نەشارمەوە منش سیقەم بەوە ئەو شتم لێ نەشارێ و کێشەی پارەمان لەگەڵ یەکانە بێت کە ئەوە یەکێکە لە گەورەترین کێشەکانی دووەم دانە ڤژنی جیاوازە سەرەتا دانیشتین یەکسەر باسی ئەوەمان کرد ئایا ئێمە ڤژنمان چییە بۆ وایت سپیس ئەمانەیە بگەینە کوێ هەدەفمان چییە طبعا لە هەموویان یەک ناگریتۆ مستحیلە دوو کەسی جیاوازن دوو هینی جیاوازن بەڵام ئەکرێ نقطەی مشتەرەک بدۆزنەوە یەکسەر ئێمە نووسیمان ئەوە باش بوو نووسیمان طبعا عقدی شەراکەتمان نووسراوە عقدی هینەکەمان نووسراوە هەتا ئەم شتانە مەزبوطتر بکەی ئەگەر نزیکترین برادریژوی باشترە بۆی لە مستەقبەلا تووشی کێشە نەبی طبعا لەگەڵیشیان ڕیکۆمەندی هەموو بزنس ئۆنەرێکە کەم تۆزە فێری قانون ببێت ئەو شتانەی کە ئەتوانێت بیپارێزە لە ڕووی قانونیوە من یەکەم ئیشم لە برەوەی هیچ لە قانونی تێنە ئەگەشتم هیچ لە ئیکۆنۆمیکس تێنە ئەگەشتم زۆر کێشەم بۆ دروست بوو کە ئەوەمە کرد بەڵام لە وایت سپیس لەبەرەوەی خۆم وەکوتم بووم بە ئیداریەکە مەجبور بووم ئەمانە فێر بم کە لەگەڵ محامیا قسەمە کرد کە لەگەڵ محاسیبا قسەمە کرد ئەبێ من لەم شتانە تێبگەم لەم تەفاسیلانە بەڵام محەممەد هیچ علاقەی نییە تقریبا ئەو سیقەی بە من بەخشیوە کە من یعنی فول سیقەمان هەیە بێک کەواکەین طبعا وەکوتم سەرەتا دوو بەشمان هەیە معماری و گرافیک یان براندینگ من لەگەڵ ئەمانە بووم کۆمپانیا بەم هینا بڕوە بەس محەممەد زۆری حەز لێ بوو فلێرە نقطەیەک هەیە ئایا لێرە ئەیکەی بە مشکلە یان ئەدابتەکەی فلێرە محەممەد کە زۆر سوور بوو جارێک پێم وت یانی وتم چەند ئەم شتە لە لای تۆ مهمە ئەبینم نەک جەلای مهمە شخصیەتی محەممەد لەسەر ئەمە ئەساسی هەیە ئەگەر ئەم شتە نەکا تێکە چشتەکە
کەوتی ئەم شتە زۆر بەلایەوە مهمە و ئەوەیە من هاتمە لاوە چکە بەلای ئەوە مهمترە بەلای میشۆ مهمە بەڵام لڤێڵی هەمیەتەکە هی ئەو مهمترە وەکو شخصێ سێرم کرد وەکو بزنسێ سێرم نەکرد وەکو عواطف و مەشاعری ئەم کەسە ئەم شتەی زۆر بەلاوە مهمە فمن یەک ستێپ هاتمە دواوە کاکە با ئەو شتەی تۆ بکەین کێشەمان نییە باش بوو دەستخۆش پرسیاییتر هیچمان هەیە دەستان خۆش بێ سوپاس بۆ گوێگرتنتان تاوا جەماعەت دەستی ئێوەش خۆش بێ سوپاس